مجارە دەستپێکردنا ساڵا نوێە خوێندنە لە ڕۆژهەڵاتی کوردستانی و هەروەها ئیرانی بشێوەیەکی گشتی دەگەل بەڕێز خالید تەوەکولی مامۆستا لە باژێرێ سەقس لە ڕۆژهەڵاتی کوردستانی دیگەمە دابێتن بەڕێز تەوەکولی و بخێراتی. مامۆستا خالید زۆر بەخێربەی. دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن بوو؟ کەم و کورتیەکانی نێو پرۆسەی خوێندن بەگشتی چین؟ سڵاو ڕێزم هەیە لە خزمەت ئێوە بینەرانی بەڕێزە. وەزعیەتەکە بەداخەوە وەزعیەتێکی نۆرماڵ و عادی نییە ئەوەی کە ئێمە لە مەدرسەکانە ئەیبینین. لەلایەکەوە هەروەکو لە گزارشی خۆتان ئاماژەتان پێکرد وەزعیەتی ئابووری خەڵک زۆر خراپە. ئەگەر بنەماڵەیەک دوو مناڵیان ببێ کە قوتابی بن و گەرێکیان بێ بچن کیف و کەوش و دەفتەر و کتێب و ئەمانیان بۆ بسێنن هەزینەیەکی زۆریان بەسەرادا ئەسەپێدووە، هەزینەیەکی زۆر ئەشە تەرخان بکەن بۆ سندنی ئەو کەلوپەلە کە قوتابیەک لە مەدرسە ئەبێ کەڵکی لێوەرگێ و ئستفادەی بکە. ئەمڕۆ ئەو شتانە زۆر گران و بەشێکی زۆر لە بنەماڵەکان واقعا ناتوانن ئەو هەزینە دابین بکەن. بۆیە ئێمە دیمان کە لە یەک دوو مانگی ڕابردووە و لە ساڵهای پێشووی شاهر بە نسبەت ئەو شتە وجودی بوو کەمپین هەیەک دروستەکران کە یارمەتی بنێرن بۆ ئەو بنەماڵانە کە ناتوانن بە قەولی ئێمە نوێشتە بزار بۆ مناڵەکانیان دابین بکەن و وەسایلی مەدرسەیان بۆ تامین بکەن. ئێوە زانن کە مەسەڵەن کیفێک، مانتۆیەک، مەقنەعەیەک، کەوش و دەفتەر و ئەمانە حەدی ئەقل بۆ هەر دانش ئاموزێک دەوروبەری 5 ملیۆن تمەن هەزینە هەیە. لەگەڵ ئەمانەیشە پارەکە خۆپیشاندان بوو، لەگەڵ ئەمانەیشە ئێمە بینین پارەکە بەتایبەت بۆ قوتابخانەی کچانە ئەو تەقینەوە ژاراویەکان بوو و خەڵک نیگەرانن لە ئایندەی مەدرسەکان. لە هەمان کاتیشە ئێمە ئەبینین هەم کلاس لە کەمە ڕێژەی ئەو قوتابیانە کە ئەچنە سەر کلاسێک گەیشتە نزیک بە 35 نەفەر 36 نەفەر و معلم و مامۆستایش کەمتر دامەزراون و کێشەی مامۆستا هەیە و هەم کێشەی قوتاب. بەڵێ باشە ئەو کێشە و گیر و گرفت و پرزگریکەن تو بەحەز دەکەیت تەنە لە ڕۆژهەڵاتی کوردستانی هەنە یان لە باژێرن دنێن ئیرانیشی ئەف کێشە هەر هەنە شێوەیەکی گشتی؟ وەڵام ئەمە کێشەیەکی گشتیە لەوانەیە لەباری ئابووری و لەباری ئەمنیەتیەوە کەمێک لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم شتانە زیاتر ئەبینرێت. چۆن ئێمە زانین ئەو خۆپیشاندان و ناڕەزایەتی دەربڕینە پارەکە بەشێکی زۆری لە کوردستان بوو یا ئەنجومەری پیشەیی مامۆسایان لە کوردستان زۆر چالاکە و چەند نەفەر لە مامۆسایان دەست بەسەر کراون یا لە ئەوە کە بچنە سەر کلاسەکان مەحروم کراون و نایهەڵن بچنە سەر کلاسەکان. وەزعیەتی ئابووری لە ڕۆژهەڵاتی کوردستان بە نسبەتی پارێزگاکانی تر و ناوچەکانی تری ئێران وەزعیەتەکە خراپترە و خەڵک زیاتر لەژێر گۆشاری هەژاری و خراپبوونی وەزعیەتی ئابووریان کەوابوو. ئێمە ئەو وەزعیەتە لە کوردستانە زیاتر ئەبینین. لە هەمان حاڵیشە ئەرزم کردن کە مەسەلەن ئەگەر گەرێکیان بێ کەسانێک دامەزرێنن بۆ ئەوە کە ببن بە مامۆستا بەشێکی کەمتری بەر کوردستانەکەوێت لەبەرەوە کە وەزعیەتەکە تا حدێک ئەمنیەتی و غێری نۆرماڵە. باشە مامۆستا خالید باس لە واسێنانی زیاتر لە 279,000 قوتابی دەکرێت. ئایا ئەوانەی کەواز دەهێنن لە خوێندن لە چ تەمەنێکدان لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ دیارە و ژمارەیە هەموو ئێرانە، بەڵام من مەبەستمەوەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر لە چ تەمەنێک واز لە خوێندن دەهێنن؟ وڵا ئەوانەی کە گەرێکیانە بۆ یەکەمین ساڵ بچنە قوتابخانە بەشێکی زۆریان کە سەرتیناو ناکەن، یعنی بنەماڵەکان حازر نین مناڵەکانیان بنێرنەوە بۆ مەدرسە. ئێوەش ئاماژەتان بەڵام خۆ ئەوانە ناتوانن کار بکەن، ئەوانە زۆر منداڵن هێشتا. منداڵن خۆ هەزینەیان لەسەرەوەیە بەنەوەیەک سەرفەجوویەکرێ بۆ ئەو داهاتەکە لە بنەماڵە هەیە. ئەوانەی کە دەوروبەری تا 17 ساڵ 18 ساڵن ئەوانن زیاتر کە دایک و باوکەکان مناڵەکانیان نانێرنەوە تەرکە تاسیلیان پێەکەن و لە عینی حاڵیشە ئەشێ بزانین کە زۆربیان کچن، یعنی بنەماڵەکان بەو نەتیجە گەیشتن کە بۆ کچەکان لەوانەیە زۆر نەتیجەی نەبێ بچنەوە بۆ مەدرسە و نەچنەوە بۆ مەدرسە باشترە لە ماڵۆ خاستر ئەتوانن کاریان لێ بکێشنەوە یا هەزینەیان کەمتر بێ. کوڕەکان ئەنێرنەوە بالاخره
ئەو تەبعیزی جنسیەتی هێشتا حدێک وجودی هەیە لە تەرکی تەحسیل پێکردن بە مناڵەکان. ئەوە ئەبینین کە بەشێک لە بنەماڵەکان بۆەوە کە بتوانن داهاتی خۆیان بوونە سەرۆ یا هەزینەکانیان کەمەوە بکەن، مناڵەکانیان نانێرن بۆ مەدرسە لە بینی کوڕکچیشە زیاتر کچەکان نانێرن. باشە بەڕێز خاڵید، یعنی دەربارەی چاند و زمانی کوردی دەستوریدا شێوەیەکیش شێوەیان ڕێدانێکە هەیک و قوتابی خوێندەکار خوێندنا خۆدا فێری ئەدەبا کوردی بیتن، ئەدەبیاتا کوردی ببیتن. لە ڕۆژهەڵاتی کوردستانê یعنی گرنگی پێدانێک هەیە بە چاند و زمانی کوردی دناوا خوێندنگەهان دا شێوەیەکی گشتی مامۆستایان کوردی وەکە پێویست هەنە؟ بە شێوەیەکی ڕەسمی نا، ئەو شتە نییە، نەتەنیا نیە تەنانەت لەوانەیە بەرگریشی لێ بکرێت، یعنی نەهێڵن کە ئەو کارە ئەنجام بدرێت. ئەمە بە ئفتکاری بەشێک لە مامۆسایانین کە دڵسۆزن بە نسبەتی فەرهەنگ و ئەدەبیاتی کوردی، ئەوانە خۆیان لە چەند ساڵی ڕابردووە کە تۆزێک فەزای سیاسیەکە کراوەتر بوو، ئەو مامۆسایانە توانیان نامیلکەیەک یا کتێبێکی چکۆلە لەبارەی ڕێنووسی کوردی، لەبارەی ئەدەبیاتی کوردی و ئەمانە لە دەبیرستانەکان بۆ خۆیان تەدریسی بکەن. ئەینا بە شێوەیەکی ڕەسمی و فەرمی ئامۆژپەروەرش هیچ بودجەیەکی نییە بۆ ئەوە کە مامۆسا دامەزرێنێ بۆ زمان و ئەدەبیاتی کوردی یا کتێب و ئەمانە چاپ بکات بڵاوی بکاتەوە لە مەدرسەکان ئەوانە تەدریس بکرێت، یا وەختێکی بۆ تەرخان بکرێت. زیاتر بە ئفتکاری خودی مامۆساکان و ئەو دانش ئاموزانە کە عەلاقەمەندن ئەو کارە ئەنجامەدرێت. بەڵێ، زۆر سپاس مامۆستا خەلید تەوەکولی لە شاری سەقزەوە لەگەڵمان بووی. دەست خۆش. سپاس مامۆستا.